لەسەر شاشە کاڵایەک بکڕە و لە بەردەرگا فێڵێک وەربگرە. باشترین دەرمانی کێشدا بەزاندنمان بۆ هێناویت. ئەگەرەتەوێ ڕوخسارە دووەک بە فرسپی بێت تەنها بەرهەمەکانی ئێمە بەکاربهێنە. ئەگەر تەمەنیشت 70 ساڵە بە خواردنی یەک کەوچەک هەنگوین ئەتکەینە تەڕەزان و گەردنی شێر بشکێنە. ئەمە ڕکلام بوو. ڕکلامی ئێمەش نییە. بەڵکو ڕکلامی ئەو پەیجانەیە کار کاتێک مۆبایلەکانمان دەگرین بەدەستەوە بەبێ ویستی خۆمان بەدەیان ڕکلام و بابەت و قسەی بریقەدارەوە دەکەونە بەرچاومان و هانت دەدەن بەڵەیەک بکەیت و ژماری تەلەفۆنەکەتیان بۆ بنێریت. بۆ ئەوەی ئەوانیش لە زەرفێکی پێچراوەدا فێڵەکەیان بنێرنە بەردەرگا بۆت و تۆش پارەی فری و خواردنەکەتیان بۆ ڕەوانە بکەیت. بەڵێ، ئەمە پانتایی ئینتەرنێتە کە ڕۆژانە لە ناو سەدان ڕکلامدا نقممان دەکەن. ئەوێ جیهانێکی دیکەیە لە پرشاشەکانەوە کە فێڵ و خەیاڵ و فریودانی بە جوانترین و بریقەدارترین و شەوێنە پێچاوەتەوە و هاوار بۆ فرۆشتنیان دەکرێت. تۆش پارە بدە و خراپترین و بێکاریگەرترین کاڵا وەربگرە کە لەوانەشە زیان بە تەندروستیشت بگەێنێت. پارە دەدەیت و کاڵایەکت بۆ دێت کە بە هیچ شێوەیەگەوە نییە کە لە شاشەی مۆبایلەکەتەوە بینیوتە و سەودا و مامەڵەت کردووە. لەوەش مەترسیدارتر ئەوەیە ئەو پەیج و پێگانە نە هیچ چاودێریەکیان لەسەرا نەیاسایەک هەیە بۆ سزادان و ڕاگرتنیان. هیچ کەس و لایەنێکیش نییە کە لیان بکۆڵێتەوە و لێپرسینەوەیان لەگەڵدا بکات. بە تایبەتیش کە زۆربەی ئەو پەیج و پێگانە شوێن و ناونیشانیان نەزانرا و نەناسراون. تەنها هێندە هەیە کڕیار لە کۆتاییدا درک بەوە دەکات کە خەڵەتێنرا و قۆڵ و گیرفانی بڕاوە. لە ڕاستیدا ئەمە جۆرە بازرگانیەکە لەسەر بنەمای فریودانی خەڵکی و سوودوەرگرتن لە پێداویستی و خەون و خۆزگەکانیان کە بۆ ژیانێکی خۆشتر و جوانتر بنیاد نراوە و کاڵفامی و بڕوا و سادەیی مرۆڤەکان دەقۆزێتەوە بۆ خۆدەوڵەمەندکردن و بەرژەوەندی کەسانێک کە نەترسی خودایان لە دڵدایە و نە لە سزا و لێپرسینەوەی یاساییش سڵ دەکەنەوە. ئێستا دەپرسین ئەم فێڵ و گزیکردنە ئەلکترۆنیە تاکەی بەردەوام دەبێت بەبێ ئەوەی لایەنێک هەبێت ڕایان بگرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.